بسم الله الرحمن الرحيم. أورو لقل موسى ملادليري هاتنا شاري طائف ولنا شاري طائف يجدا سرداني مزقوتي عبد الله كوري عباس مانكت ابن عباس كيكك لا مفسير هربنا وبانك كان يكك لا صحابة بريزة كان أو مزقوت لا طائف لشاري طائف بناوي ابن عباس ويا رضا ورحمة خاي برودقاري ليبيد أو روشيما سرداني أو مزقوتي مانكر ابن عباس لزانست و زانیاری دا پلو پایەیەکی زۆر بەرزی هەیە بەسەرهاتێک هەیە کورت و پڕمانایە ابن عباس بۆ خۆی باز دەکات دەڵێ وەختێک کە تەمەنم گچکە بوو یعنی منداڵ بووم کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کرد بە گەنجێک و مێر منداڵێکی وەکو خۆم وت بە هاوڕێیەکم وتم تازە پێغەمبەر صلی الله عليه وسلم وفاتی کردووە ئەو هەلەمان لەدەست چوو لە خزمەت پێغەمبەریدا فەرمایش وەربگرین و قورئان فێربین و زانست و زانیاری فێربین دەڵێ گوتم وەرە با بچین لە خزمەتی هاوڵانی پێغەمبەریدا صلی الله عليه وسلم زانست و زانیاری فێربین فەرمایشیان لێ وەربگرین دەڵێ ئەو هاوڵەم نەهات بەگوێی نەکردم گوتی جا تازە کوا دەتوانین علم و زانست فێربین ئەوە ئیمامی ئەبوبەکر هەیە و ئیمامی عومەر هەیە و ئەو سەحابە بەڕێز و گەورانە هەنە کوا ئێمە دەتوانین بگەینەوە بۆ ئان و زانست و زانیاری فێربین دەڵێ نەهات لەگەڵمدا بە قسەی نەکردم ئەو بوو بە دارتاش ئەمنیش ڕێگای علم و زانست و زانیاریم گرتە بەر لە سەحابەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرمایشتم وەردەگرت ئەو هاوڵەی دەڵێ سەرنجامەکەی بوو بە دارتاش دەڵێ کاتێک کە تەماشام کرد عەبدوڵڵای کوڕی عەباس بوو بە یەکێک لە مفەسیرەکان و فەقیه و زانایەکان کاتێک کە بینیم خەڵک لە عێراق و لە شوێنەکانەوە سەردانی دەکرد یەکێک ئاوی دەستنوێژی بۆ ئامادە دەکرد و یەکێک خزمەتی دەکرد و یەکێک داهاتە خزمەتی و خەڵک سەرەی گرت بوو بۆ ئەوەی کە بێن لە لای ئەوی علم و زانست و زانیاری بخوێنن و هەروەها تەفسیر فێر بن دواتر ئەو هاوڵەی دەڵێ خۆزگە بە قسەم بکردایە سەرنجامەکەی ئەو بوو بەو پیاوە زانایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کردووە ئێستا تەماشاکە ئەوە تا ئەو پیاوە مزگەوتێکی بەناوەوەیە مەکتەبەیەکی جوان و ڕێک و پێک بەناوی ئەو سەحابە بەڕێزەوەیە سەرنجامەکەی بوو بەو زانایە بۆیە هەر کەسێک ڕێگای علم و زانست و زانیاری بگرێتە بەرێ خوای گەورەش ڕێگای چوونە بەهەشتی بۆ ئاسان دەکات خوای گەورە بە لوتف و کەڕەمی خۆی ئینشاءالله ڕێگای بەهەشتمان بۆ ئاسان کا و خوای پەروەردگار بنگێڕی لەو کەسانەی کە ئەهلی علمن لە ڕۆژی قیامەتێشدا سەرنجام و عاقبەتمان خێرکا و بەختەوەری دنیا قیامەتمان بکات. خوای گەورە لێ ڕازی بێ بۆ ئەو زانیاریانە بە سوودانە. ئامین یا ڕەبی.